هێزن ئەولەهیا تورکیا 11 ئەندامên کوردên پەرلەمانی وڵاتی گرتن di navxwan de her du hevserokên HDP. Hêzên taybetên Iraqê dikevne nav rendekên bajarê Musilê de di operasyona rizgarkirina duwam mezna bajarê Iraqê de. û digel nêzîkbûna roja hilbijartinên Serokatiya Amerîka, namzet kempêna xwe germtir dikin. بسڵاو وەرزین گەرم جارێکە دی بخێر هاتن تەماشاکردنا کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی هەینی و سێشەموان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRT-ەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. دەسەڵاتداران لە تورکیا 11 ئەندامی کوردی پەرلەمانی وڵاتەکەیان دەستگیر کردووە کە هەردوو هاوسەرۆکەکانی پارتی دیموکراتی گەلان واتە هەدەپە لە نێو جیراوەکاندان. وەزارەتی ناوخۆی تورکیا دەڵێ ئەم دەستگیرکردانە بەشێکن لەو لێکۆڵینەوانەی پەیوەندیان بە تێرۆریزمەوە هەیە. لە ڕاگەیاندنەکەی وەزارەتی ناوخۆی تورکیادا ناوی سەلاحەدین دەمیرتاش و فیگەن یوکس داغ و گەورە کاربەدەستانی تری هەدەپە هاتوون کە دەستگیر کراون. حکوومەتی تورکیا هەدەپە بە باڵی سیاسی پەکەکە ناودێر دەکات و هەدەپەش ئەو گوناهبارکردنە ڕەت دەکاتەوە. وەزارەتی ناوخۆی تورکیا دەڵێت دەستگیرکردنەکان بە بڕیاری دادپارێزی گشتی تورکیا بووە. ئیروهینی تەقینە ئۆتۆمبیلەکە بۆمکردی لە دیاربەکر ئامادەی کەسە کوشت و سیهندیژی بریندارکردن ئەفێریش پشتی گرتنا شەویدی 11 ئەندامên کوردên پەرلەمانی تورکیە بوو تەقین لە نێزیک ناوەندێکی پۆلیسان بووکو ئەو ئەندامên پەرلەمانی پارتیە گەلên دەموکرات HDP تێدا هاتبوون گرتن. ئۆفیسا فەرمانداری دیاربەکرێ دەبێژە تەقین لە ڕەندەکە باگلار بوو لێ دەنگێ وێ لە سەرانسەری ئامادەی هات بیستن. ئەفچل ساڵن پێکێکێ شەڕی لە دژی دەوڵەتە تورکیا دکە و گەلک جاران حکومەت وێ بڤان ڕەنگە کارن تیرۆریستی تاوانبار دکە. لە گەڕەکەکانی ڕۆژهەڵاتی شاری مووسڵ شەڕی قورس هەن هاوکاتی هێرشی هێزە تایبەتەکانی عێراق بەرەو ناو شاری مووسڵ. ئەم شەڕانەی ئەمڕۆ هەینی با قورسترین شەڕدا دەنرێن لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا واتە لەو دەمەوەی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ دەستی پێکردووە. لەشکری عێراق دەڵێت تێرۆریستانی داعش چەکەکانی سێرەگرتن و ئۆتۆمبیلی بەمینچێنرا و موشکی ئاڕاستەکراو بەکاردێنن دژی سەربازە عێراقیەکان. هاوکاتی ئەم شەڕانە هێشتا ژمارەیەکی بەرچاوی خەڵکی سیڤیل لە ناوشاری مووسڵدا گیریان خواردووە. دو هێزên Iraqê ketin nav rendeka întîsariya Musilê di berdewamiya şerên rizgarkirina duwam mezna bajarê Iraqê de ji destê Komela Dewleta İslamî Daeş. Peyamên dengê Amerîkeka Umar digel serbazên Iraqê bû li rendeka întîsar. شەڕی گۆڵان بە گۆڵان دەست پێکرد لە گەڕەکە ئەنتیسار لە ڕۆژهەڵاتی باژارێ مووسڵێ ناوبەرە فەرقا نەهیە سوپای عێراقی و چەکدارên داعشدا. هەر ji destpêka çûna leşkerê Iraqê bû nav şarê Mosilê gelek trombêlên xwe xwe amadekiribûn belê her ji dîr ve hatine teqandin. Ev dîmenên hîn dibînin gereka întîsar e. Leşkerê Iraqê ceberên xwe lê mûkumkirîne û bûye meydana şerî. سپاس ji bo Xwedê me serkeftinên gelek baş bi dest ve înan û moralê me bilind e. Bi aneyiya Xwedê di demekî nizîk da dêmizgîniyê gehîne gelê Iraqê û xelkê Musil. Di gel pêşrewiyên Supayê Iraqê xelkê Mosilê bi alayên spî xwe radestî hêzên Iraqî dikin. Her wesa berdewam barega û cihên Daeş dihêne topbarankirin bi çekê qurs li gundê Elî Reş li rojhelatê bajarê Mosilê. تقوم كتيبة مدفعية ذاتية الحركة 109 ام كتيبه توباويجا تفجر خسرين يا بليكا نهان ام ارمانجن داعش بطوبين صدونه تو باراندك لغور بيزانين بومدهن طوبين ام دهاوجين راست راست بنگهن داعش ارمانج دگرن او پيدكevin مورال سربازان جي گلك بلنده با اليكاريا خودي ام دسركفتينو نها ام لدور باجارين موصلين لشکری عراقی نوکه گهشتی روشهلات باجار موصل لگند ختلو علی رش و نزیک گرک حی الانتصار و تا برگیری چکدار داعش دگل
لشکری عراقی گلک لاواز بویه کاو عمر دنگ امریکا لەشکری عراق دەڵێ هەروە دێو لە ناوشاری مووسڵ نزیک دەبێتەوە بە شێوەیەکە کەمتر لە 1 کیلۆمەتری ماوە بگاتە ناو مووسڵ لەم شەڕایاندا بۆ ئازادکردنی شارەکە لە دەست تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. لە هەمان دەمیشدا دانیشتوانی ئەو ناوچانەی تا ئێستا ئازادکراون هەم خۆشحاڵی خۆیان دەردەبڕن و هەمیش بێزاری خۆیان دەردەبڕن لەو ماوەیەی لەژێر دەستی داعشدا بوون. هێزە سەربازی عراقیەکان بەردەوامن لە پێشڕەویەکانیاندا بە ئاڕاستی ناوشاری مووسڵ پاش نزیکەی 2 هەفتە لە دەستپێکی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی شارەکە لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. دوا بە دوای ئازادکردنی ناوچەی گۆگجەلی هێرشەکان لە قۆڵی ڕۆژەڵاتی مووسڵەوە دەستیان پێکردووە. قوات مکافحة الإرهاب هێزە عێراقیەکانی دژە تیرۆر و هێزە ئاسایشەکانی تر کۆنتترۆلی تەواوی بزوایە و گوگجەلیان کردووە و ئێستا لە دەواازەی شاری مووسڵداین و وهای دادەنین لە ناو شارەکەداین ینی لە سەرەتای ئازادکردنی مووسڵداین و تەنها سەختیەکیش هەمان بێت چۆنێتی پاراستنی ژیانی هاوڵاتیانی سیڤیلە. هێشتاش دەنگی تەقە و شەڕی ناوبەناو لەو ناوچەی نزیک شاری مووسڵ بەردەوامە. بەڵام هەندێک لە یەکە لەشکریەکانی عراق توانیویانە بەرەو پێشچوونی زیاتر بەدەستبێنن بە بەراورد لەگەڵ ئەو نەخشانەی بۆ هێرشەکان داڕێژراون. ئێمە کەوتینە پێش پلانەکانەوە هەرچەند نەدەبووە ئێستا لێرەدا بووینایە بەڵام بەهۆی خێرایی پێشڕەوەکانەوە توانیمان بە ماوەیەکی زۆر کەم بگەینە ناو مووسڵ و 42 کیلۆمتر زیاتر لەوەی بۆمان دانرابوو چوینەتە پێش و ئێستاش چاوەڕوانی یەکە سەربازەکانی ترین بگەنە لامان و بەردەوام بین لە ئەرکەکانمان و تەنها ڕووی چەکەکانیشمان لەوانن کە هێرش دەکەنە سەرمان. لەگەڵ تەواوی ئەو هەنگاوانەی بۆ پاراستنی ژیانی خەڵکی سیڤیل دەندێن بەڵام وەک نەتەوەیە گرتوەکان ئاماژەی پێدەکات تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی تاکتیکێکی ترسناک و تۆقێنەر لەم شەڕەدا بەکاردێنن. راپۆرتمان هەن سەبارەت بەوەی لە نزیک ئۆفیسەکانیان و شوێنە سەربازەکانیشیانەوە خەڵکی سیڤیل دادەنێن. ئێستاش هەروادیە و ئەو ئەگەرش زیاد دەکات کە خەڵق وەک سپەر بەکاربێنن بۆ بەڕەنگاربوونەوەی هێزە لەشکری عێراقیەکان. هەر کەسێکیش ئەو فەرمانەیان جێبەجێ نەکات دەیان کوژن بە تایبەتی ئەوانەی پێشتر لەگەڵ هێزە ئاسایشی عێراقیەکاندا بوون. جموجۆڵە لەشکریەکانی تورکیا لەسەر سنوور نەبوونەتە تەگەرەیەکی ئەوتۆ لە بەردەم بەرەو پێشچوونەکانی لەشکری عێراق بۆ مووسڵ. تورکیا هێزێکی زرێپۆشی خۆی نردوتە ناوچەی سلۆپی هاوسنوور لەگەڵ عێراق و سووریادا و وەزیری بەرگری تورکیاش دەڵێت ئەم جموجۆڵە لەشکریانە وەک خۆ ئامادەکردنیەکە بۆ هەموو ئەگەرەکانی لە ئارادان. هاوکاتی چوونەناوەی هێزە عێراقیەکان بۆ گەڕەکی کەرامەن لە ناوشاری مووسڵدا دانیشتوانی ئەو گەڕەکە دەڵێن هەناسەیەکیان بەبەردا هاتۆتەوە. هەمومان لێرەین و شانبەشانی لەشکری عێراق دەجەنگین دژی ئەوانەی زیانمان پێدەگەێنن. داعش عزیزێکی منیان کوشت چونکە ناوی سادق بوو. نەمان دەتوانی مۆبایلەکانمان بەکاربهێنین ژنان نیان دەتوانی بچنە دەرێ ئەگەر بەتەواتی خۆیاندا نەپۆشیایە. دانیشتوانی زۆربەی ئەو ناوچانەی لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی ڕزگارکراون دەڵێن کەمی خواردن و ئاوی خواردنەوە کێشە گەورەکەیان نەبوون بەڵکو ئەو سزایانە بوون کە داعش دەیسەپاندە سەر دانیشتوان بە هەر هۆکارێک بوو بێت. نەتەوەیە گرتوەکان نیگەرانی هەیە سەبارەت بە ئاوارەبوونی 1 ملیۆن کەس بەڵام دەشڵێت ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی چەندێک بە خێرایی کۆتایی بە داعش دێ لە مووسڵدا و هەروەهاش ئاستی وێرانبوونی شارەکە لە پاش شکستی داعش لە مووسڵدا. ڕۆژە سێشەم وابێتن ڕۆژە هەڵبژارتنی سەرۆکاتیە ئەمریکایە ئەمریکی و خەڵکی جیهانیجی لە بەمدینە بزانن کاکی وێ ببە سەرۆکی داهاتی ئەمریکا دگەل نزیکبوونا ڕۆژە هەڵبژارتنان ژیب ڕێژەیە پشتەوانیە لە هەلەری کلنتن نامزەدا دیموکراتن و دۆنالد ترامپ یێ کۆماری نزیکی هەفدەبە. زاراوێ تەندیە بەربژارە دیموکرات هیلاری کلنتن و یە کۆماری دۆنالد ترامپ دگەل نزیکبوونا ژڤانە هەڵبژارتنان بەردەوام خۆر دەبێت.
داویترین راپرسی لەسەر ئاستێ نیشتیمانی دیار دکت پێشکەفتنا هیلاری کلینتون لە چەند ڕۆژێن داویە کێم دەبن و دەنگێ زەنگا ترسا دیموکراتان ji ویلایەتا کارۆلاینا باکوور دێت ئەوە لە هەلبژارتنên ساڵا 2012 دەنگ بۆ سەرۆک باراک ئۆباما نەدای لەورا خانم کلینتون و پشتەوانên wê hewl didin tirsê ji berbijarê komarî di nav Emerîkiyan da peyda bikin. ئەگەر دۆناڵد ترامپ سەرکەوت دەبێتە قوماندارە گشتیە هێزن لەشکری ئەمریکا ئەو نە هایدارە نە شارەزایە و بۆ چوونن وی جهی ترسیە کەسێک کە دەخوازێت چەکی ناوکی لە چەندین وڵاتان بڵاو بکات. هژمارەکا ویلایەتên ئەمریکا نە لەسەر دیموکراتان یان کۆماریان وەکو فلوریدا و کارۆلاینا باکوور دێنە هژمارتن و بۆ بربژاران مەیدانەکە گەرمە بۆ بانگەشا هەلبژارتنان. سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما di گوتارەکا پشتەوانییا کلینتون لە ویلایەتا فلوریدا گوت ئەف دەنگدانە بۆ بەهێزکردنا دیموکراسییا ئەمریکایە. Ez net helbijartinan dame lêdad û rewayî û pêşveçûn di karta dengdanê. Reformên koçberî zêdekirina kiryakarî wek hevî dîmokrasî di karta dengdanê dane. Lê pirsa îmêlên Hillary Clinton xala sereke di banggeşa berbijarê komarî Donald Trump da ew ê hûjdarî daye dengderên Amerîka ku lêkolîneka dî li ser kêşa îmêlên Hillary Clinton wê bê nekirin û başderên Amerîka wê bihayê wê lêkolînê bidin. Wa pê diçêt ew ê bimîne li jêrî lêkolînan bo çend salê din û li dawiyê bigêje dadgeha tawanan. Ev ne aramî ye. Wê çendî sala bimîne me pêdivî bi serokekî wiha nabe. Li rojên dawiyê yên kempêna helbijartinan kompaniyên biçûk û cotiyar gazinda ji siyaseta her du berbijaran dikin li ser nebûna rêbazeka rûn û aşkira derbarê kardariya biçûk û dibêjin ewa guman heye berbijar bikarin guherînekê pêk bînin. Siyasetvanên niha behsî werarbûna bazaran li Emerîka nakin. Di em bişên berheman pitir bifroşîn. Me pêdivî bihandarekî heye bû pêşvebirina welatê xwe. Lê heta niha me çi ji her du kandîdan wernegirtiye. Sengî li ser dengderan digel nizîkbûna roja heştî vê mehê ya dengdanê zêdetir dibit bi taybet li wîlayetên biryardar ku çaverê dê tekirin her du berbijar çendîn seredanên dî bikin ji berî dengder biryara xwe ya dawiyê bidin. Xalid Fettah, Dengê Amerîka. و دوه شیردوانێکی برێز ترامپ ji بۆ سیاسەتên derve mêvanê Kurd Connection bû Welîd Fars got ka eger bibe serok Brêz Trump wê çi siyasetê li hember Iraq û Sûriya peyrew bike lê li pêşî em jê pirsîn ka ew wê Florîda bibe wilayeta girîng di nav van hilbijartinan de. As you know, in American electoral politics, there are multiple paths, multiple roads. وەک hûn dizanin di sîstemê elektoraliyê helbijartinên Emerîka da jimareka rêkan heye. Heta berbijarek jimara sehrî dest vebîne û biserkeve. Birêniya serkeftina Florîda tim destkeftê mezin bûye ji bo her namzetekê bixwaze bibe serok. Obama, Bush, Clinton, Bush-yê giştal Florîda biriye. Lê ne mustehîle namzetek helbijartinan bibe bey Florîda eger li du heta sê eyaletên dî biserkevît lê stratîjiya sereke ya Brêz Trump ew serkeftinê Florîda bi dest vebîne. Ew xebata xwe li wê derê didûmîne. Hindek caran jimarên piştevaniya wê bilindin û hin caran jî nizmin. Di du heftiyên derbasbûyî da rêjeya piştevaniyê li wî gelek nizm bibû. Heta eyaletên giring ji helbijartinan ra. Lê ew rêje bilind dibe. Niha em ê behsa musilmana û ereba bikin çima ew rolê giring nabînin yan çima ew negiringin di helbijartinê Amerîka de. The tradition is or the custom is that bi tur û edet Ereb û musilman û xelkê rojhelatiyên Amerîkayî li hember pirsên civakê û aborî pitir parêzgarin. Li hember siyasetên derve ew pitir nêzîkî Partiya Demokratin. Lê tiştek bi servandû pirsan re heye ew jî ew ne baş rêxistîne eger tu wan hevber bikî gel Emerîkên Îrlandî, Îtalî yan cihûyên Amerîka. Erebên Amerîka gelek dabeşin çima? Çunku welatên wan yên asıl cuda ne. Pêkhatiya wan eger şîeye yan sunniye, piştevanê Esed e yan dijî Esed e. Mixabin wan siyaseta ji derve ya rojhelata navîn veguhastiye vir. Dema behs bê ser siyasetên Amerîka tu yê bibînî nifşê sêyemî xelkê rojhelata navîn û Ereban bi êkcarî civaka Amerîka da xwe guncandiye. Ji bo zanîna te pênc endamên bi asıl Libnanî hene. Neweke min penaber bûne. Hêvî heye nifşê duwem û yekem jî dê xwe biguncînin. Belê Dr. Welîd dizanim tu berî bibî şîretvanekî Brêz Trump tu taybetmendê pirsên
تیرۆریزمە جیهانی بووی و پرسیین ڕۆژهەڵاتە ناوین بووی و تونویسکاری بەری دە هەفتیان شەڕێ دژی داعش لە مووسڵێ دەست پێکرێ و دلو دەر و بەش مووسڵێژی نەها شەڕ هەیە دو باوەرتکی استراتیجیا وایت هاوس یا سرای سپی نەها ڕاستە دیوی شەڕیدا و توێ چێ شیرەتی لێ برسترامبکی دە مەسەلا شەڕێ داعشتا. Let me tell you, on this issue, myself and Mr. Trump, Ez ji te re bêjim li ser vê pirsê min û Birêz Trump yek dîtin heye. Stratîjiya hikûmeta Obama û Hillary Clinton li dijî Daişê neya raz bû. Ew direng hat û ne seranseriye û ne dûrbîne. Bû nimûne. Di pirsa şerê Daişê da dema tu hevbendê Iraqê ku li jêr karîgeriya Îranê de ye û bikevî deverên Suniyan divê tu pişt raz bî ku milîtanên Şîa yên ser bi Îranê bala dest bin çunke tu yê zemîneya şerê de hatî amade bikî. Şerê niha li Mosulê gelek direng hat. Kurdan derjwan dît, kêmaniyên ûlî derdît, Şîa û Suniyan derdîtin. Amerîka dişiya zûtir rêberatiya vê kempênê li dijî Daişê bike. Amerîka di 36 rojan da Iraq dagîr kir dema Saddam Hüseyin milyûneka serbazan hebû. Serok Obama şerê Mosulê paş xist. Ji ber rêkeftina gel Îranê heta cih bigire. Niha dema tu herî nava Mosul wê çi hêz bikevinê? Kurdan dê çi rol hebe? Wêl çil kêmaniyan bê? Erê em ê gel Suniyên nerim rê kar bikin, gelek bisyar tên kirin. Mixabin demê vê operasyonê gelek hat paşxistin, heta bikeve çarçûveyê siyasetê. Dibû li meha şeşî Xizîranê dest pê kirbaye. Dibû par ev şer hat bakirin. Lê demê wê niha bû hindê bû, Xanim Clinton bêje em di vî şerî da serkeftin. but it is time basically for Mrs. Clinton to make the claim that they are winning the war. جانم بحثي هلوستي وي ورفتاري ودقال جهان عربا بكين وبسيارة خب في رنجي دابنيم أجر بريس ترامب هات هالبجاتن وكسروكي أمريكا يكم كاري وي ويتشبع لهمبر جهان عربا. First is to end ISIS, Daesh. Karê yekê nihêlana Daişê ye. Ne be serketin di şerê Mosulê da yan bajarên dî. Çunku Daeş wê vegerîteve. Lê rastî ji navbirina vê kûmela terorîst û destpêkirina şerê îdeolojiya wê ye. Ev tişteke hikûmeta Obama Clinton neviyaye bike. Divê ew îdeolojî bê destnîşankirin û bihêle dostên Ereb karî digel te bikin, Misir bît, welatên Kendavî bin, Urdun yan Kurd. Ev dostên stratîjîk in. Birêz Trump di gutarên xwe de gotiye me divêt Ereb, Kurd û civakên diyên herêmî bigihin hev û îdeolojiya Daişê bi civaka sivîl biguherin. Bi dil firheyê û keltûrekê demokratîk. Eger ev bû, em nifşekê diyê Daişê nabînin. رولي كردان ودوسع كردان لرشلاتا نافين توركي دي في هف بيفينا مامو دقال وليد فارس شردواني دونالد ترامب أفا تفاي في هفيني ويد برنامج ديدارا روجي دا لكنال ان ارتي بيتا بلا بكرن. دەشێت دەنگدان لەم هەڵبژاردنەی سەرۆکاتی ئەم ساڵی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ستانی یوتا جیاواز بێت. بۆچی؟ چونکە زیاتر لە 60% دانیشتوانی ئەم ستانە مۆرمۆنن کە وەک بارێکی باو کۆنەپارێزن، بەڵام ئەم ساڵ دەڵێن دەنگدانیان جیاواز دەبێت لە هەڵبژاردنەکانی پێشووی سەرۆکایەتی. لە خوری ئاسایی سەرۆکایەتیدا مۆرمەنەکان کە لە ڕێی کۆمەڵایەتیەوە پارێزکارن دڵنیا دەکەن لە بردنەوەی کۆماریەکان لا یوتا. بەڵام ئەمساڵ جیاوازە بەهاکانی ئەندامانی کەلیسای ئیسایی خانەوادەی لاتردەی سند لە ڕاستیدا بیرروبووچوونیان لەگەڵ کاندیدی کۆماریەکان دانالد ترامپ ناگونجی. من بۆم زۆر گرانە بە خانەوادەکەم بڵێم بە کچەکانم بڵێم ئەوە نمونەیەکی زۆر باشە پەرێوی بکەن. لەبەرەوەی لەو بڕوایەدا نیم ئێستا بارەکە وابێ. قەت کاتێک نەبووە بیر بکەمەوە کە من لە باوەڕێدا بم دڵی پێ بدەم. هەمیشە وا بووە. باشە فێر دەبم و زۆرتر لەبارەیەوە دەدۆزمەوە بەڵام هەرچەند لەبارەیەوە فێر دەبووم قسەی زۆرتری دەکرد. بەڵێ وا دیارە قەت نەسازش دەکاون نەتێ دەگات. پلانی دەنگدانی تۆرسن بۆ کاندیدی کسیان ئیڤان مێکمۆڵن کە مۆرمنە خەڵکی یوتایە هەروەکو زۆری مەرمەنەکان لە سەرانسەری ئیلاتەکەدا قسەکانی ترامپ دژ بە کەمایەتی ئاینیەکان و ژنان زۆریان بۆ سەختە پەسەندی بکەن. و بۆ یەکەمین جار لە ماوەی 80 ساڵدا دەزەر نیوز کە کەلیسەکە خاوەنیەتی سەرۆتارێکی دژ بە کاندیدی کۆماریەکان بڵاو کردەوە پاش بڵاوبوونەوەی ڤیدیۆیەکی ساڵی 2005 کە تێدا ترامپ لەبارەی دەستگیرێژیکردنە سەر ژنان خۆ هەڵدەکێشین. ئەوەی نووسەرانی سەرروتارەکە بە قوڵی هەستیان پێکردووە ئەوەیە کەسێک کە بیاوێ کەسێکی تر لە پێناوی ڕابواردنی خۆیدا بەکاربێنێ. ئەوەیە جەوهری ستەمکاریەکە و ئەوە کارێکی باش نییە. من لەو باوەڕەدام ئێمە بەتوندی
هەستمان کرد کە دەبێت دەنگ هەڵبڕین کە بینیمان کێشەکە ڕەوشتیە. دوو پیاو لە ژووری جلگۆڕیندا قسە دەکەن. نەک لەبەر ئەوەی دەنگ مەدە بە کەسێک بۆ ئەمریکا باش نابێت. دەوەرە فێر بە. ئەو بڕوای بە زۆر شتە کە ئێمە وەکو مۆرمن بڕوامان پێەیە. ئەو بڕوای بە وشەی داناییە، ئەو ڕنابێنێ. ئەلکوهول نانۆشێ، کەرەستەکانی بێوشکردن بەکار نایەنێ. جا بەهۆی ئەو ڕووناکیە دەبێ خەڵک ڕێزی هەندێک لەوانە بگرێ. شایانی ئاماژە پێکردنە بە هیچ شێوەیەک شیانە نییە مەکمۆڵن سەرۆکایەتی بباتەوە. بردنەوە لە یوتاشیانی هەیە زیان بە ترامپ بگەینێ. بەڵام زۆری مرمنەکان شەو باشتر دەخەون ئەگەر شوێنی وشدانیان بکەون. جانە دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا. قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەوەری سەرەکی کۆنفرانسێکی تایبەت بوو لێرە لە واشنگتنی پایتەخت و وەزیری کاروباری دەرەوەیی وڵاتی سویدیش تایدا بەشدار بووە. لەم کۆنفرانسەدا باز لە هۆکارەکانی ئەو قەیرانانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کراون هەروەهاش میکانیزمەکان بۆ چارەسەرکردنیان. ڕیشەی کێشەکانی نێوخۆڕهەڵاتی ناوەڕاست گەلێکن وەک وەزیری کاروباری دەرەوەی سوێد دەڵێت. باوەڕم وایە هەندێک لە هۆکاری گرنگ بەشداری نەکردنی هەموو لایەنەکان، نەبوونی ئازادی، نەبوونی هیوا، نەبوونی یەکسانی، نێر و مێ و نەبوونی شەفافیەت و سەروەری یاسایە. گەندەڵی لە نێو حکوومەتەکانی بە تایبەت خۆڕهەڵاتی ناوەڕاست هۆکارێکی دیکەیە وەک محەممەد یونس ئاماژەی پێدەکات. لەسەرەوەی هەموو ئەوانە گەندەڵی حکوومەت بەرچاو دەکەوێت دیتنی گەندەڵی هەم لە نێو حکوومەت و هەم لە کار و پێشەدا بەو ئامانجە دەگەێنێت کە نەتەنیابی هیوا دەبی چونکە سیستم تێک ڕوخاوە بەڵکو سیستم لە دژی خەڵک بەکاراتووە. جیا لە هۆکاری سیاسی هەڵبەت دابین نەکردنی خزمەتگوزارەکانی سەرەتایی لەلایەن حکوومەت هۆکاری سەرەکی بۆ کێشەکانن. هەمومان دەزانین مەسەلەکانی سیاسی و گرژیەکانی نێوان لایەنەکان هۆکار بوونە، بەڵام هۆکارەکانی بەرچاو بێبەشکردنی خەڵکە لە خزمەتەکانی سەرپەنا وزا خواردەمەنی، یانیش حکوومەت نەیتوانیەوە باری تەندروستی بۆ خەڵک دابین بکات و لە بناخدا دەگەڕێتەوە بۆ سەر کاریگەر نەبوونی حکوومەت. ئەزمموونێکی وەدەساتوو ئەوەیە کە ڕێگا بە بنیاتەکانی مەدەنی بدرێت ڕۆڵی زیاتریان لە کێشەکاندا هەبێت. گرفتەکە ئەوەیە کە هێزێکی دەرەکی ناتوانێت هەروە هەوڵی چوونەنێ و وڵاتان بدات و چارەسەری گرفتەکان بکات، بەڵکو پەیوەندیگرتن لەگەڵ کۆمەلگای مەدەنی و ڕۆڵگێڕانی تری نێوخۆ و بەهێزکردنیان کە ئێمە پێمان وایە کارسازن و بۆ وڵات باش دەبن. بەڵام لەو هەوڵی کە ئێستا لە دژی داعش لە ئارادایە سەرکەوتنی باشیش وەدەساتووە. کاتێک باسی کێشەکان دەکەین ئێمە باسی سووریا، یەمەن، لیبیا و عێراق دەکەین، بەڵام دەتوانم بڵم پێشکەوتنی بەرچاو دەستکەوتووە کە ئێستا تیشک دەخرێتە سەر سووریا و عێراق. هەڵبەت هەندێک لەو کێشانە پێش کۆتایی هاتن خراپتر دەبن، بەڵام دەبێت تیشک بخرێتە سەر داعش و شکستدانی داعش. هێزێکی دەرەشی وەک رووسیا وێ دەچێت شەڕی سووریا زۆر بەگرفتر بکات. دەبێت ئەوە لە بەرچاو بگیرێت کە چۆن دەتوانین شەڕەکان کەم بکەیەوە. ڕۆڵژێرێکی گەورەی وەک رووسیا هەیە کە مەبەستی استراتیژی خۆی هەیە کە بێ ئەوەی پێویست بێت لەگەڵ ئەو لایەنانە هاوڕایە کە دەیانەوێت پێکەوە کار بکەن. بۆ مەسلەی سووریا دوای تاوابوونی شەڕی داعش دابشکردنی سووریا وەک بژارێک لە گۆڕێدایە، وەک دکتۆر هێنری بارکلی دەڵێت. ئێمە دەبێت ڕێگایەک بدۆزینەوە کە سووریا بە دوو بەشی خۆڕەڵات و ڕۆژئاوا دابەش بکرێت، چکە هیچ جێگرەوەیەک بۆ ئەسەد نییە و ئەمەش دەبێت دوای شکستپێهێنانی داعش بکرێت. ناوبراو دەژڵێت ڕەنگە ئەمە چارەسەرێکی کامڵ نەبێت، بەڵام مادام و توێژێک نابێت دەبێت بە چارەسەرێک بگەین، چونکە ئەوەی ئێستا ئەنجامی دەدەین کاریگەر نییە. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. ئاژانسی دەنگوباسی ژنها کە ساڵی 2012 لە شاری دیاربەکردا مەزراوە بە بڕیاری دەوڵەتی تورکیا داخرا لەگەڵ ژمارەیەک دەستگایتری میدیاییدا. ئەم شەپۆلی سەرکوتکردنی میدیای لە تورکیا لە پاش هەوڵە سەرنەگرتوەکەی کودەتاکەی مانجی حوتەوە دەستی پێکردووە. پشتی هەوڵە دەربەیانە سەرکەتیە 15 ترمەهەیە بە بەریانامەیە حکمێ قانونێدە ژمارەك رادیۆ تەلەڤیزیۆن و ئاژانسا نووتەیان هاتن گرتن. ژنها وەک ئاژانسا یەکەیە ژنێ di sala 2012 de li Diyarbekirê ava bûye. Nûçegihanê jinha Berîtan Canözer dibêje ajansa jinha di Mercîn zor de hatiye avakirin lê bi serketiye. Di sala 2012 da bi armanca mêrek çi dibêjin em nafikirin em ê binivîsin.
بشیارا وی دست ویشانه کرجنها دما دست بکر 5 کسا دست بکر لیرو دست کی ست حب نوچگیان جن هایینه ادیتور جن هایینه و خبات خود مشنه همو خباتکارên jin hayê jinin ji ber vê jî di destpêkê de di civatê de û divarê rojnamewantî de rastî astengiyên hatine. دما کو امداد کتن نوچیا جمر دما کل مدرینتن جمر دگوتن جن وانان کار مکن yani kan kamerayı بدن سرملی خو نکارن تریپودا بدن سرملی خو ایزو بکمن ایزو devje berdin le وسا نبو yani jin ticari tiştekü ku dest pekir lividan eşto berxonan xo dawin kirt ماجي وكا جن هاي نوتشيغان جن هاي تجاري ما ستي خو بروان نتوانت او ديسا ما تريبوتا خو بكاميرا خو وينكش خو ان قضابون تاقابون او مكار خو مشاند لبریتان دبیجه جنها وان فکر نینی لهمبره روجموانتیا جنان کار نبشکینن و دنگ جنن بندس و جنن کو بره خود دنه گهاندنه جواته چا به جن چوا نوچچیکن جن چوا لقادانه جن چوا کشانه بکن چوا نوچاچکن چوا ال قادا در کبن هولی لی موانا تب میجی جواق دا جی میجی روجمگر می دا جی شکان تجبرکو مکار خو گلک بدجواری بجی ممشند او متشته پر بالکش در خستوله بریتان 3 ساله دی آژانس de wek nûçegihan kar dike û dibêje ajansa jinha ne tenê dengê jinên Kurd e li dengê hemû jinan e. Bu hayana bu dengê hemû jina yani şo şiyara me jî ew bû dengê cîhana jinê yani ne tenê ê Kurd ne tenê ê Türk ne tenê ê Alevi ne tenê ê Çerkez û Sunni em me xwast ki em dengê temamê jina bibin û hemû jin em dengê hemû jina bidin bihîstin. Tevî ku ajans hatiye girtin piştgiriyekî mezin ji jinan re verdigire niha rêxistinên jin li Tirkiye deriyên xwe vekirine bo jin hayê ku karê xwe birêve bike. Rêxistinê jinê ku qurmê wan hene ê ku ciyê wan hene malê xwe ciyê xwe ji min me vekirine û dixwazin ku jin here malê wan ciyê wan nûçeyê xwe çê bike dîmenê xwe bavêje wêneyê xwe bavêje. Dî her der bige ajansa jin hayê دی هر در بگه جمله نوچه جن های به حاطیه بکرن تشتی که گلک بالکش و گلک پشه جمله ما کوکا جن ها پشت جنا بو آن جن جی پشت جن های دسکنن. Ajans iddiayên ku wan propagandayê terorî dikin red dikin û dibêjin devlet û ev tawanan wekiriye bahane ku wan bigire. Karbidestin jinha bibiryarin û dixwazin karê xwe bidomînin û bibin dengê jinan. Rûken Işık Dengê Amerîka. بهزاران نخوشن که گرچیسکن وان شکار کتینه دمکی زو شانسی ساغبونی و جیانکا دریکشتر هیا به وگوهاسنا گرچیسکن ساغلم لی خطر امرنی جی هر لسروان هیا نخوش و دکتور دی بیجن جیانا لجیر چاودریا ساغلمی باشتریا جمرینی. بۆ بەلایەنکەم 100,000 کەس لە ئەمریکا دۆزینەوەی گوچیلەیەکی گونجاو تەنها ئومیدیانە بۆ گەڕانەوە بۆ ژیانێکی ئاسایی بەبێ ئازار لە دەست ئامێری شوشتنەوەی گورچیلە کە هەفتانە بۆ چەندەها جار پێویست دەکات خوێنیان پاک بکەنەوە. بەڵام لەم ساڵدا تەنها 17,000 گورچیلای ساغ بەدەستکەوتووە. ساڵانش بەلایەنکەم لە 4 نەخۆشەکانی چاڕوانی گواستنەوەی گورچیلە دەکەن بەر لە وەرگرتنی گیانیانە دەست دەدەن. پزیشکەکان دەڵێن ڕەنگە ژمارەی گورچیلەکانی بەردەست دەکەوێت زیابێت بەڵام هەندێ مەترسی لەو بارەیەوە هەیە. تەنها دەرفەتیان بۆ چاندنی گورچیلەیان بۆ دەڕەخسێنین بەڵام هەروەها چارەسەریان دەکەین لە هۆکردنێکی نوێ کە پێشتر نەیان بووە. لە تاقیکردنەوەیکی هاوبەش لەلایەن زانکۆی پەنسیلڤانیا و زانکۆی جۆن هاپکینز پزیشکەکان گواستنەوەی گورچیلەیان لە خۆبەخشە مردوەکانەوە پێشنیار کردبوو ئەوانەی تووشی ڤایرۆسی هەوکردنی جگەر بووبوون ئەوەی جگەر دەفەوتێنێ بەڵام کار ناکاتە سەر گورچیلە. نەخۆشەکان ئەو جۆرە گورچیلانیان بۆ گواسترابوونەوە چیدی پێویستیان بە ئامێری شوشتنەوەی گورچیلە نییە بەڵام دەبێت دەرمان وەربگرن بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی هەوکردنی جگەر. هەرچەندێکە بەهای درمانەکە هەرزان نییە و ڕەنگە لە هێندی حاڵەتیشدا سەر نەگرێت. لەگەڵ ئەوەشدا چەند نەخۆشێک ڕازی بوون ڕوبەڕووی ئەو مەترسیە ببنەوە. ئەگەر ئەم توێژینەوەیان نەکرد باە ئەوە من ئەمڕۆ لێرە نەدەبووم هەر ئێکجار مەمنونم. ئەو حاڵەتش زیاتر بۆ تەمای قبولکردن دوا بە دوای دۆزینەوەی دەرمانێکی نوێی کاریگەر کەشیانی هەیە بە ڕێژەی لە 95 نەخۆشەکانی هەوکردنی جگەر چاک بکاتەوە. تۆژینەوەران دەڵێن ئەم دەرمانە سەر بگرێت ئەوە بە سەدەها گورچیلەی تر دەکەوێتە بەردەست و نەخۆشەکانی گورچیلە ڕزگار دەکات.
بهيفيا ساغلمي جوا قشطان را رجع سيشامي اللي جايين خدا حافظ هەرشاد.